دەستگای داواکاری گشتی هەرێمی کوردستان بە پێی یاسا دەتوانێت داوای یاسایی لەسەر هەر کەس و لایەنێک بجوڵێنێت کە بەبێ بەڵگە هێرش بکەنە سەر داواکاری گشتی. وتەبێژی دەستگاکەش ڕەچاوکردنی بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بە هۆکار دەزانێت کە تا ئێستا سکاڵایان تۆمار نەکردووە. لە کاتێکدا مافی جوڵانی سکاڵایان هەیە بەڵام هەوڵی جوڵانی سکاڵایان نەداوە. بەڵام نایشارێتەوە گەر بگاتە ئەستێک کە داواکاری گشتی و دەسەڵاتی دادوەری ناشرین بکرێت بێگومان سکاڵا دەجوڵێنن. ئەم تانەوتە شەرانە بگاتە ڕادەیەک بەڵێ سکاڵا دەجوولێندرێت لە دژی ئەو کەسولایەنانەی یا ئەو دەستگا ڕاگەیاندانەی کە خەڵکی هاان دەدەن بۆ هەندێک کاری نایاسایی بەڵێ بە پێی یاسا داواکاری گشتی ڕۆڵی خۆی دەبینێت. بەڵام وەکو وتم ئێمە خۆمان بە خاوەنی کوردستان دەزانین بە هەموو لایەنەکانەوە ئێمە نوێنەری خەڵکین، ئێمە ناومان داواکاری گشتیان داکۆچی لە مافی خەڵکی دەکەین، خۆمان بە خاوەنی هەموو کەسەکان دەزانین. یاساناسان و شارەزایانی یاسایی ئەم هەوڵانە بە مەترسیدار وەسف دەکەن و دەڵێن هەندێک کەس کەوتونەتە ناو ئەو گێژاوەی کە هەندێک لایەن دەستیان پێکردووە بۆ ناشرینکردنی دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان. پارێزەرێکی ڕاوێژکاریش ئاشکرایی دەکات کە هیچ شوێنێکی ئەم دنیاە کەسێک نادۆزیتەوە جورئەتی ئەوەی هەبێت دەست لە کاروباری دادگا وەربدات. بەڵام لە هەرێمی کوردستان سوودیان لە ئازادی وەرگرتووە و هەر بە ناوی ئازادی و یاساوە پەلاماری دار و بەردیان وڵاتە دەدەن. هێرشێکی زۆر دەکرێتە سەر دادوەر و داواکاری گشتی و لەلایەن کەسانێک کە لە هیچ لە یاسا نازانن. ئەگەر لە یاسا بزانن ناتوانن هێرشیوان ناکەن و خۆیان بەرپرسیارن. ئێستا دادگا و داواکاری گشتی دەتوانێت داوای سزایی لەسەر هەموو ئەو کەسانە بجوڵێنێت کە تەشهیر دەکەن بە پێی مادە 434 لە یاسای سزادانی عێراقی دەکرێت ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. دەستگای داواکاری گشتی کۆبوونەوەی خۆیان ئەنجام داوە، بڕیاریشیان داوە هەر کەس و لایەنەیەک بەبێ بەڵگە تانە و تەشەر هێرش بکاتە سەر داواکاری گشتی و دادوەر و دادگاکان لەسەر هەر بابەتێکی یاسایی کە پەیوەندی بەوانەوە هەبێت سکاڵای یاسایی لە دژی دەجوڵێنرێت و دەبێت بە بەڵگەوە بە پێی مادەکانی 433 و 434 لە یاسای سزادانی عێراقی بۆ دادگا تایبەتمەندەکانی ڕوون بکاتەوە، چونکە بەبێ بەڵگە شکۆی داواکاری گشتیان لە کەدار کردووە. ڕێناز سەعالی، کوردستان 24 هەولێر.